بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت و بەردەوامین لەگەڵتان. کاک عەدالەت بەر لە ناوبڕەکە گەر بە کورتی پێ دڵم کاک سۆران لە قسەکانی وتی بەرپرسیارەتەکە کەوێتە ئەسوولایەنەکانی دەسەڵات چونکە کۆمەڵێک میدیایان دروست کردووە کەوا ئەکات ینی بە شێوەیە قسە بکە کە دواتر بە خراپ لێکە درێتەوە و هجوومە کاتە سەر لایەنەکان و ینی بە شێوەیەک لە شێوەکان تەشهیری شەکەن بۆ ئەوان ئاساییە بەڵام بۆ کەسی تر بۆ کەناڵێکی ترکە ڕەنگە بەرپرس نەبێت بە هیچ شێوەیەک لە پەیوەندیەکی تەلەفۆنی بەرپرسیارەتی ئەخرێتە ئەستە و دێنە سەری. خۆی لە ڕاستی ناوزڕاندن ئاسان نییە بۆ ئاسایش نییە بۆ هیچ شوێنێک ینی چ من نازەم و تەصنیفش ئەو پۆلیۆنکردنش هەیە لە بابلین لە فەرهەنگی ناولێنانی ئێمە بۆ دیاردەی میدیا لە کوردستانە ملاحەزەی زۆری لەسەری و من هەمیشەی خمە بین دووکەوانەوە لە ڕاستی لەبەرەوەی میدیای سێبەر بێ بەرهەرتاو بێ کە تەشهیری کرد لە ڕاستیە قابلی مقایزە و ملاحقی قانونی وە کراوە مناسبە کراوە ینی بۆ من نمونەیەکی زۆر سادە بین و لەبەرەوەی وتت کاک سۆرانەوە تێبینێ من تۆ شتێک بیرەخەمەوە بۆ نمونە ڕۆژنامەی گۆڤاری گوڵان پێم وابێ هەندێک شتی بڵاو کرد بووە کە ئەمیری کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەلی پاپیر پێی نیگەران بۆ مافی خۆشی بوو کە شکاتیان لێ بکە شکاتی لێکردن و مقایزەی کردن و غەرامەشی کردن و دەستشی خۆش بێ بەڵام گوڵان باسەکەم ئەخدا بەخسە ئەوە ئاخرەوەی ئاخر با پێت ئەوە بەرهەتاو ئەتوانێ ملاحقی قانونی بکە من مەبەستم ئەوەیە ینی ئەوە کەناڵێکی ڕسمیە سوورە زانرەیە کە ئەمە جوزئێکە لە مەنزومەی ئەعلامی پارتی دیموکراتی کوردستان اینجاش ئەتوانێ غەرامەی بکە کەواتە پەرچەکردار بوو ئەمە دیسانەوە هێنمەوە سەر کەناڵەکەی ئێوەش ئەو هەڵوێسش کە بەرامبەر بە NRT هەبووە پەرچەکردار ئەبێ پەرچەکردارێکی قانونی بێ بەو شێوازە بێ نەک بۆ نمونە بۆ ئەوەی بەڵێ بۆ نەک بۆ نمونەی بەیانی سبەی لە مامۆستا عەلی باپیر هەموو لایەنگەرەکانی خۆی لە هەولێر کۆبکات و گیبات سەر ڕۆژنە گۆڤاری گوڵان ئەمە ڕەفتارێکی خراپە هەمان نمونەش بەسەر NRT تەطبیق بێ هەر کەناڵێکی میدیا ئێمە دووسێ قانونمان هەیە لە ڕاستی هەم قانونی ڕۆژنامەگریمان هەیە ژمارە 35 ساڵی 2007 و هەم یاسای عقوباتیشمان هەیە بە دوو یاسا ئەتوانین تۆ مامەڵە بکەیت کە من بەش بە حاڵی خۆم وەکو ڕۆژنامەنووسێ قەت لەگەڵەوە نیم لە بەرامبەر هیچ کەناڵێکە پەنار ببرێ بۆ یاسایەکی دەرەوەی ئەو یاسایی کە تایبەتە بە ڕێخستی بوارێکی دیاریکراو کە بواری ڕۆژنامەگەریە مادام یاسای ژمارە 35مان هەیە 2007 کەس بۆی نییە پەنا بەرێ بۆ یاسایەکی تر بۆ ئەوەی بەپار مەبلەغێکی زۆر بێت سبەینێ تۆ غەرامە بکەوە ببێتە سەبەبێک بۆ ئەوەی تۆ توانەی بەردەوامبوون نەبێت لە کەناڵەکەیە ئەو گردبوونەوەش کە طبعا لە ئەبی بەرامبەر NRT ڕوویداوە ئەبێ ئێمە دقیق بین قسەکردن دوو جۆر دوو گردبوونەوە هەبووە بەڵێ دوو گردبوونەوە گردبوونەیەکیان پێش ئەوەی ئەمی ئەخیر بووە کە گردبوونێکی کۆمەڵایەتی بووە لە ڕاستی هەندێک خەڵک هاتنە بەر NRT و پێیان وا بوو کە ئێوە خەبەرێکتان بڵاو کردووە خەبەرەکە دقیق نییە معلوماتەکان ڕاست نییە و نیگەران بوون و ئێوە معالەجەتان کرد و پۆزشتان هێنایەوە ئیشێکی باشتان کرد دوایی گردبوونەوەی دووەم ڕەهندێکی سیاسی وەرگرت لەبەر ئەوەی لەناو باڵبین ئەو ژمارە هاوڵاتەی کە کۆبوونەوە لە بەردەم NRT عناسری تایە کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە ئەم مەسەلەیە چیە قسەکە لەسەرەوەی ئایا ئەم گردبوونەوەیە ڕەوایە یا ناڕەوایە بەڕای من لە ڕوانگەی یاسایی و میهەنیەوە ئەو گردبوونەوەی نەدەبوو بکرێ و نەش دەبوو ڕێگەشتی پێ بدرێ بکرێ چونکە ئەگەر NRT بە حکمی ئەوەی ئەو تەشیرە کە لە کەناڵەکەی ئێوە ڕۆیشتووە بۆ هەر کەسێکی دیاری کراوە چ جای ئەوەی کەسێک بێ لە دنیا نەما بێەوە قیادیەکی کۆنی ئەم حرەکەی سیاسی کوردی بوو بێ بە حکمی لە کەناڵی ئەو مافی ئەو خەڵکەی هەیە کە هەستەکە شعوری بریندار بووە بێت لە ڕێگەی کەناڵێکی قانونی و بڵێ کاکە ژیان تۆ هاتووی هەستی منێ بریندار کردووە لەبەرەوە ئەبێت تۆ بە شێوەیەک لە شێوەکانی زۆر سپاس کاگاری دێمە لای تۆ کاک سۆران لە قسەکانی ئاماژەی بەوە کردووە کاک شۆرشیش لە قسەکانی بە هەمان شێوە ئاماژەیان بەوە کرد کە دەسەڵات و بە تایبەتی تر پارتی بە دەرەجە یەک بەرپرسیارە لە ڕووداوەکان لەوەی کە بۆ نمونە دەبینی کۆبوونەوەی گردبوونەوەیەک دەکرێتەوە وەکو لێپرساوێکی لقی بڵین لێپرساوی پێشووی لە قێک لە شاری سلێمانی و کاک شۆڕژی وتی کاتێک ئێمە گردبوونەوەیەکەکەین هەرچی ئیجراعاتێ بەرامبەریان جێبەجێکرێ بەڵام کاتێک ئەمانەی بەردەمی NRT گردبوونەوەیان کرد و وترا و پشتڕاستیش کرایەوە کە لایەنگیری پارتی دیموکراتی کوردستان بوون دەبینی هیچ ئیجراعاتێکیان لەگەڵا ناکرێت من حەزەکەم گەر کۆمنتی شتە بێت لەسەر کۆی قسەکان بەڵێ من حەزەکەم جارێ لەسەر قسەکانی بەڕێز کاک شۆڕژ لای ئەو بانێک کردووەوە ئەو پێی وایە کە ئەو گردبوونەوەی کە لەم چەند ڕۆژەی ڕابردووە لە بەردەم کەناڵی NRT کرانی بەغیر مباشیر فەرمووی ئەمە شتێکی ڕێکخراوە ینی پارتی کردوێتی و بە تەنزیمی و بە مخەتەت و بەمانە بەڵام ئەو گردبوونەوەی کە لەبەر دەرکی سەرا دروست بوو دوایی بە شێوەیەکی توندوتیژی هاتە بەردەم لقی چوار
ئەوە عەفەویە یعنی ئەوە بەڕێی منەگە بۆ مناڵی بڵێ بڕێ بۆ ناکە من جایتیش ئێڵێمەوە ئێمە دوور و نزیک عیلاقەی ئەو گرتبوونەوەمان نییە بەرپرسیار نین لێی ئیتر بەس ئەوە نامێنێ قورعانێ بێن و ئێمە دەست بێن بە قورعانەکە بڵێن بە حەقی ئەم قورعانەیە ماگەمە لێ نییە ئەمە یعنی بەجددی تۆ ڕوونکردنەوەی ڕسمی داوێ لە من ئەوە نیم بە ڕسمی پێ دەڵێم ئەوە نی ئەنجومەنی سەرکردایەتی و توێتی ئەوە نی مەکتەبی سیاسی لە ڕێی دەستگای ڕاگەیاندنەوە و توێتی لەمە زیاتریان چی بڵێ ئەمە عیلاقەی ئێمە نییە ئەو کەسانی کە ئەویان کردووە خۆیان بەرپرسیارن لێ مەسئلەی بڵێن ئەتیشی ڕۆژنامەوانی یا بڵێن بەعام جۆرنالیستیک لە هەموو دنیا تەشیر پێکردن شتێکی ئاسایی نییە ئاسایی نیە ئەگەر لەلایەن کەناڵەکەەوە بە فەرمی کرابێت بەعرض نەک لە ڕێگەی تەلەفۆنێکەوە بێ کە بۆنمونە کە قسەی یەکەمی قسە ناشرینەکەی یەکەمی باشە لە دووەمە یەکسەر قسەکەی خەڵ باشە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان پێی وا بواە NRT ئەمە بە عەمدی کردوێتی بۆ شکانی ڕموزی نەتەوەی کورد یعنی زۆر طبیعی نەبوو بە نووسراوێکی ڕسمی بۆ ڕای گشتی بۆ جەنابتانی ڕوومکات و بڕێ ئێمە قبوڵ ناکەین ئەوە نییە ئەگەر ئێمە ئاسایی بوو بەڵام ئەوەی ڕوویدا ئاسایی ئێمە نەمان کردو ئێمە ئەوە عیلاقی بەسەر ئێمەوە نییە ئەمە مۆزوعی یەکەم دیسانەوە لەسەر قسەکانی بەڕێز کاک شۆڕش کاڵێ من ئەبێ داوای مۆڵەت لەلایەنێ بکەم کە خۆپیشاندانەکە بەرامبەر ئەوەکەم باشە کرێکارانی لەندەن ئەمانەی کەسایەکی مترۆقی تارۆمانە ئەچن مزاهرە ئەکەن لە دژی حکوومەت لە بەرۆی زەریبە بەرزە و معاشکەمە داوای مۆڵەت لە چی ئەکەن هەر لە حکوومەتەی ناکەن کە خۆیان بڵێ مزاری دژی ئەوەکەن لە هەمووی مشکلەتر کاک یادگار ئەم بوونی میدیای سێبەرەوەی کاک سۆران فەرمووی مەسەلە بەس پارتیبێشێتی نین من ئەزانم لە ڕابردواشتی وە هەبووە بەڵام حیزبی ئێمە ماوەیەکی درێژە کە گەیشتەوە قەنەعەتە کە ئەمە خزمەت بە پرۆسەی دیموکراسی لە کۆمەڵگەی کوردستان ناکات بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا بەس یەکێتی و پارتی میدیای سێبەریان هەبووە ئەی گۆڕان و یەکگرتو یا کۆمەڵ نەیبووە یعنی بەڕاستی با بچینە سەرەوە شتێکی تر بۆچی لەم وڵاتی ئێمە قسەکردن لەسەر میدیا زۆر ئاڵۆز بووە لەبەرەی ڕەش و سپی تێکەڵ بێکتری بوون کەناڵێکی وەکو کوردستان TV یا کورتسات بە دۆی خۆی ناڵێتش بۆیە زۆر بە تەبیعی ببینە ئەو پەیامانەی کە ئەیدا بە شێوەیەک بینەخشێنێت کە لە خزمەتی بەرەو پێشچوونی حیزبەکەی خۆم و ئایدیاکانی خۆم بێت بەس ئێمە نین کەناڵێکی قسە لەسەر پارتی دیموکراتی بەعرض بکەم بۆچی تەمویلی میدیای سێبەرەکەم بەعرض هەموو لایەنەکان هەیە هەموو لایە کراوە ئەمە باگراوندی هەیە و بەشێک گەڕێتەوە بۆ زمانی شەڕی ناوخۆ ئەوە وردە من تەشیدم کە لەلایەن حیزبی ئێمە من نازانم بۆ لایەنەکانی تر بڕیار هەیە لە قیادەی ئێمەوە کە بە هیچ جۆرێ ئەمە تەمیل نەکرێت بەس من بابچمەوە سەر ئەوەی ترخوا خەڵکی وڵاتی شۆک و بەریتانیا کە سێری کەناڵی شۆک و BBC یەکەن سیقان پێێتی بەڵام خەڵکی کوردستان ڕەشوسپیەکان لێ تێکەڵ بووە ئەگەر سێری کوردستان TV بکە باش ئەزانێت کە کوردستان TV ڕێکلام بۆ پارتیەکە بەڵام ئەبێ باشیش بزانێ کە کێنێنیش ڕێکلام بۆ گۆڕانەکات ئەو قسانی کە لەسەر شاشەکەی گۆڕان لەسەر شاشەی کە ئێنێن دەرەچێ ئاەتی قورعانی نین ئیشی لەسەر کراوە بۆی زانیاریەکە بە شێوەیە بگوترێت کە لە خزمەتی ئەو لایەنی ئۆپۆزیسیۆن نابێ بەڵام لە هەمووی خراپتر چییە لە هەمووی خراپتر ئەم مێزەیە کە ئێستا دانیشتوین ئێمە هەمومان نەزانین بەڕێز کاک سۆران لە ڕاستیە ئیشی چییە لێرە خۆی معرفیەکە وەکو ڕۆژنامە نووسێک معقولە من بەڵام لەو بەرپرسیارەتێش دووری داخاتەوە کە ئەشکاری ڕاگەیاندنی ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەمە لە قسەکانیش ئاماژەی پێدەکات ڕۆژنامەوانی پیشەیەکی محایدە خەڵکی وەکو من و کاک سۆران خۆمان ساغ کردوێتەوە من خۆم ساغ کردوێتەوە من پارتیم من نایم چاوبەست لە خەڵکی بکەم لەگەڵ ڕێزم و پەرژینێکی قایم بێ من بەسم جەنابن نییە من نایم بەم بەڕێزانە بڵێن خەڵچینە من کابرایکی چاودێری سیاسی یا ڕۆژنامەوانم ئەگەر وام وت ڕاستیەکان چاواشەکەم من ئەندامی پارتی دیموکراتی کوردستانم و بەرپرسیارەتیشم هەیە شەرمیشی لێ ناکەم ئەمە تێکیەوە بۆیە تۆ نازانیت ڕەش کامەیە و سپی کامەیە خەڵک دێن لەسەر کەناڵەکانی تەلەڤیزیۆن وتار ئەنووسێ بە ناوی ڕۆژنامە نووس بە ناوی چاودێری سیاسی لە کاتێکا کە دەسەڵات و دەوری هەیە لە ناو ڕێکخراوێکی سیاسیە ئەمە چییە؟ بەڵێ ئەمە
ئەمە تێکگانی ڕەش و سپینیە لە یەکتری بەڵێ کاگاری باشەواتە گەر پێم بڵێ ئەخر بە عەرز بکەم بەڵاتە فەرقی جەناب تو کاکتۆران چییە؟ ئەی تۆ ڕۆژنامە نووسی بەڵێ کاگاری گەر وەڵامم بیتەوە پێت وایە ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشەدایە بە تایبەت ڕاگەیاندنی ئەهلی من بام عەرز بکەم بەڕێی من ڕاگەیاندن من خۆم یەکێکم لەو کەسانی کە پێم وایە حیزب نابێ ڕاگەیاندنی هەبێ حیزب نابێ ساحبی بڵین کەناڵی تەلەڤیزیۆن بێ حیزب نابێ ڕادیۆی هەبێ حیزب نابێ جەریدەی ڕۆژانەی هەبێ بەڵام ئەمە کەواتە کاگاری گەر لە بەردەم هەڕەشەیە کێ ئەمە هەڕەشەی دروست کرد چۆن هەمومانی لەبەی چاپڵ دەسێ لێ نایرێ ئێمە نەمانتوانیوە لە چوارچەوەی میساقێکی نیشتیمانیە جارێ لە قانونی ڕۆژنامەوانی گرنگتر قانونی پێدانی زانیاریە ئەگەر ئەوە هەبێت ڕۆژنامە نووسێک پێویست ناکە ئەو سەرچاوایی کە ناوێ ناوی خۆی بڵێ بۆ نیەمە کاگاری بەعرز بکەم کاک سۆران من کاگاری ئێمە یاساکەی ساڵی 2007مان بۆ جێبەجێ ناکەن چجا مەسلەی پێدانی زانیاری ڕاگەیاندنە لە ئێستا بەرپرسێک ئەبێ بێت لە بەرنمەکەی حەزوری هەبێت و زانیاری بات ببینەر کە تۆ محکەمەی ناکەی ئجراعاتی لەگەڵا ناکەی ئامادە نیە بێت بۆ بەرنامە هەر جوابی تەلەفۆنەکەت نادات ئەزانی کاکە کەواتە چۆن نەکرێ ئێمە قسە یادگار بە منیش بڵێ ئەوەی ئێمە پێویستمان بە شتێکە لەو بابەتی کە لە بریتانیا بزانم پێڵەن the public information pact ئەو شتێکە لەو بابەتە یعنی چی یعنی هەموو هاوڵاتیەک کۆمەڵی زانیاریە حەقی خۆیەتی بزانێ ئەم بەڕێزانی کە لێرە دانیشتوون کە لەوانێ لە ناوێنە قوتابی هەبێ حەقی خۆیەتی بزانێت میزانی وەزارەتی خوێندنی باڵا چەندە و چەندی بۆ ئەو جامعەیە سەرفکری ئەم حەقە لە هەرێمی کوردستان دراوە ئەم حەقە لە هەرێمی کوردستان هەتا ئێستا وەکو پێویست نەیراوە ئێمە وەکو حیزبێکی دیموکرات و ڕیفۆریز باشە با من عەرز بکەم ئێمە پێمان وایە ئەم پرۆسی بە دیموکراتیزەتکردن لە کوردستان ئەمە سحرێک نییە کێ بێ بیکات و 1 و 2 تەواو بێت ئەو پرۆسەیە کە لە مۆدێرنا لە سەدەکانی ناوەندەوە لە ئەوروپا دەستی پێکردووە لە کۆتایی ساڵی پەنجەکان ئەو خەڵکە بەرەکەی ئەخۆن کاک یادگاری ئەنی ئەم چاوەڕێی کە خەڵک ئیکا لە ئێمە سحرێکمان لێ بکرێ هەمومان بین بە دیموکرات ئەخۆ دیموکراتیت بەستە سەڵات نییە ئەی باوکو دایکەکان کە لە ماڵەوە دیموکرات نین ئەو خەتای چێ ئەو خەتای دەسەڵاتە زۆر بە کورتی بۆ ئەوی کاتی میوانەکانی تریش ئاگامان لێ بێت بڵێ زۆر بە کورتی من پێم وایە ئێمە هەمومان هەر یەک بە بەشی خۆی بە تاکید ئەوەی دەسەڵاتی بەدەستەوەی زیاتر لەوەی کە دەسەڵاتی بەدەست نییە بەرپرسیارین لەم پرۆسی بە دیموکراتیزەکردنی کوردستان کە ئەگەر خاوێکی تابێ هەمومان بە قەرکێش و قەباری خۆمان لێ بەرپرسیار بەڵێ زۆر سپاس کاک سۆران دێمەوە لای تۆ کاگاری هاوڕایە کە ڕاگەیاندن و میدیا لە هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشەدایە بەڵام ئەڵێت هەمومان لێ بەرپرسیارین و چەپڵە بەدەستێک لێ نادرێت تا چەند هاوڕای لەگەڵم قسەیە ڕاستەکە بەڵام بەرپرسیارەتی گەورە هی ئەوانەیە کە فعلەن ڕۆڵی بەرپرسیارەتیان لە ئەستۆ گرتووە حکوومەتیان پێگەێناوە بەس من ئەگەر کۆمنتم هەبێت لەسەرەوەی کە ئەخیر قسەی ئەڵێ بەسی هەر ناکرێت ببینە دیموکراسیەت ممارەسە بکەین ئێمە ئەگەر لە زستانی نەوەتویە کە ڕاپەڕین دەستی پێکرد سەرەتای بەهار درێژەی هەبوو ئەگەر ئەو کاتە دەستمان بە شۆڕش کرد بێ و ئەو کاتە دەستمان بە ئازادکردنی وڵاتە کرد بێ ڕاستە پێویستمان بۆیە چۆن سەورەی فەڕەنسی دوای 10 ساڵ ناپلیۆنی بەرهەمهێنا ئێمەش بڵێن خەیچێکە دوای 20 ساڵ لە حکومڕانێتی دەسەڵاتدارێتی کورد کۆمەڵێک بەرهەم هاتوون ستەمکاریان دروست کردوێتەوە ئازادی ڕادەربڕینیان سەرکوت کردووە و ڕۆژنامە نووسان پانتایەکان لێ تەسک کردوونەتەوە هیچ زانیاریە نادەن بە خەڵک اقتصادیان پاوان کردووە هەموو شتێکیان پاوان کردووە ئەگەر وایە ئێمە هەموو شۆڕشەی کە کردومانە ئیدعای دیموکراسی و ئازادی ڕادەربڕین و ڕزگارکردنی کوردستان و میلەتەکەمان نەکردووە نەخێوانیە ئێمە لە ممارەسەی پاشی گواستنەوەی شۆڕش بۆ حکومداری شار هەڵخلیسکاین و گەندەڵی تووشی بەرۆکی ئەم وڵاتە بووە هەموو کێشەی ئەم وڵاتە ئەو گەندەڵیەیە کە لە ئیقتیسادەوە دەستی پێکردووە بەرپرسەکان خۆیان دەوڵەمەند کردووە و وڵاتەکەیان وەکو پێویست خزمەت نەکرد خزمەتیان کردووە بەس لە چاو ئەو داهاتەی کە لە گومرگەکانەوە تا بودجەی لە 1970 دوای داگیرکردنی عێراق و نەمانی سەدام زۆر دیار نییە ئێمە ئەزانین هەموو ئەو شۆڕژگەرانە لە شاخ چیان هەبوو و ئەیزانین لە شار چیان هەیە ئەوەی کە هێشتا کەمێکی ئاشکرا بووە بڕۆماڵی هەر یەکێک لەو بەرپرسانی هەرێمی کوردستان لە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات هەستەکەی ئەمانە 100 ساڵە
خەریکی بیناکردنی ئەم هەموو سەرمایەوینن بەچی پایان کرد بە کەمترین ماوەی حکومداریان لە شارە ئەمە گرفتەکەیە کە ئێمە ئەڵین کاکە ئەم ئەزمونەمان لە زستانی 91ەوە دەست پێ ناکە بۆیە قوبولی ناکەین بڵێن هێشتا ماومانە بۆی بە دیموکراتیزەکردنی ئەم وڵاتە ئەمە نقطەیەک نقطەیەکی ترکە کاگاریە فەرمیە ڕەش و سپی تێکەڵ بووە چێ تێکەڵی کردووە کێ بەهای بۆ نووسین نەهێشتۆتەوە کێ بەهای بۆ میدیا نەهێشتۆتەوە بڕسێنی معاناتی میدیای ئەهلیکە کاک ئاری پێشەوەی بڕاتە جانیبی سیاسی لە میدیای ئەهلی لە معاناتی میدیای ئەهلی زۆر باشە زانێت بەڵام کاکسۆرانەوە لە حەفزەی شوباتە لە بەردەرکی سەرا شێوە حکوومەتێک یاخود نیمچە حکوومەتێکتانی ئەعلان کرد و داواتان کرد کە دەنگی لەسەر بدرێ هەست ناکەی تێکەڵاوبوونی کادرە حەزبیەکان بەکاری ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەوانی وای کردو کە لایەنەکانی دەسەڵاتیش ڕەتفعلێک یاخود پەرجەکردارێکی بەو شێوەیەیان هەبێت بەڵام بۆ ئەمە وایە کاگاری بە منەڵێ بۆ ڕۆژنامەنووس قساکەی ئەوە مڕاعاتی مەبەستەوەیەکە پۆستێکی سیاسی مەیە ڕاستەکە بەڵام من مڕاعاتی ئەو وەزع ناسکەی ئێستا ئەکەم کە بۆم نییە بە ناوی پۆستێکی سیاسی هەندێک قسە بکەم بەڵام وەکو سۆران عومەر و ڕێی خۆم بۆم هەیە کۆمەڵێک ڕێی ئازادی خۆمم هەبێت لە دەرەوەی تەنانەت سیاسەتی حیزبەکەشم بێت حیزبەکەشم ئەو ئازادی کەواتەکە وەکو پۆستە فەرمیەکەت خۆت نەناساندۆ مەسەلەکە ئەوەیە بۆ گفتوگۆیەی لە نێوان لایەنەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن هەیە قسەکانتان کاریگەری لەسەری نەبێت من مڕاعاتی وەزع سیاسیەکەم و بۆ ئەوەی هیچ کەس قسەکانی من لەسەر پۆستە سیاسیەکەم حیساب نەکا لەسەر سۆران عومەری حیساب کاکە لە خۆپیشاندانەکان بدەکەی بۆ چوونی ڕسمی کۆمەڵی ئیسلامی نیە نەخێر زۆر کاک شۆڕش دێمە لای تۆ کاگاری وتی لە قسەکانی کاک شۆڕشە زیاتر هەستەکەی بانیەکە و دوو هەوایە بۆ نمونە ئەوەی بەردەرکی سەرا و چوونە بەردەم لقی پارتی و بەربارانکردنی لەق و پاشان تەقەکردن لەلایەن لەقەوە و ئەو شتانەی لێکەوتەوە ئەمە عەفەوی بووە بەڵام گردبوونەوەکەی بەردەم NRT بە شتێکی ڕێکخراو ئەزانن گەر کۆمنتێک تەبێت لەسەر من ئەوە ڕاستکەمەوە چووکە گردبوونەوەکەی بەردەی سەرا لە دوای حەڤەی شوبات و لە دوای تەقەکان دروست بوو نەک لە پێشەوە ئەو گردبوونەوەی پێشتر دروست بوو کۆماڵێک کەس بۆ پیرۆزبایی لە ڕوخانی حکوومەتی تونس و میسر و ئەمانە دواتر ئاراستەکەی من باز لەوە ناکەمەوە علاقەی چی بوویانە چووکە ئەوە بەڕاستی جەنابەت بە شێوەیە تەفسیرەکەی چووکە من لەوانە بووم ئەوەی بەردەی سەرا دوای کوشتنی خەڵک دروست بوو بەڕاستی دوای تەقەکردنەکانی بەرلقی چوار ئەوەی بەردەی سەرا دروست بوو دوای دوو ڕۆژەوەی بەردەی سەرا دروست بووە وەڵام بوو نەخێر بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە پاشتریش چوینێمە ویستمان ئیتر کوشتا دروست نەبێ ئێمە هێڵێکمان دروست کرد لە بینی چەکدارەکان و ئەوانەی کە خۆپێشاندانیانە کرد بەڵام ئەو خۆپێشاندانەی کە لە بەردەی سەرا لە دوای ئەوە دروست بوو بەڕاستی خۆپێشاندانێکی زۆر مەدەنیانە بوو بەڵام ئەم دەسەڵاتە چووکە دەسەڵاتێکی شمولیە چووکە دەسەڵاتێکە هەر ئەوێ خەڵکی جۆڕایەڵ و خەڵکی کۆی لە و بەپارە هەموو شتێگەکات لە پێناوی ئەوەی کە کۆنتترۆلی کۆمەلگا بکە بە هیچ شێوەیەک هیچ جیاوازیەک هیچ دەنگێکی ناڕازی قبول نییە ئێمە باز لە دیموکراسیەتەکەین تعریفی دیموکراسیت بە پێی بیر و بۆچوونی خۆمان لێگەینەوە نازانین دیموکراسیت بریتیە لەوەی کە زۆرترین جیاوازی قبولەکە ئەگەر زۆرترین جیاوازی لەناو ئەم وڵاتە هەبێکەواتە دیموکراسیت زیاتر بەرەو پێشووە ئێمە بە هەمان شێوەی سیستمە کۆنەکانی پێشووی کە ئەم میلەتەیان چەسانوتەوە هەرچی ئەو لایەنە جیاوازیانە هەیە ئەبێت بەوە پەردەپۆشیکەین کە ئەمە ئیلا ئەبێ سەر بەلایەنێک بێت یا گروپێ بێ ئازادی دیموکراسی لە هەرێمی کوردستان پێت وایە لە ئێستادا ئەو هەوڵەبوونی هەبێ من بە تاچیت پێتەڵێم لە دوای حەڤەی شوباتەوە هەوڵەکانی دەسەڵات بۆ چاکسازی کە لە حەڤەی شوباتە زۆر شتخرایە بەردەمی پەرلەمانی کوردستان بۆی چاکسازی تیا بکرێت لە باتیەوەی دەسەڵات بێت چاکسازی بکە بەڕاستی خۆی کۆکردەوە بۆی بەرەنگاری هەر کۆڕ و کۆبوونەوەی بکات و من پێم وانە یعنی بەم شێوازە کە لە کوردستان ڕوا بڕێوە تا سەر بڕ بکە و گرفتەکە تا بێ تۆپەڵەکە گەورەترە بێت و تا گەورەتریش بێ من پێم وایە چارەسەرکردنی زۆر زەحمەتە بێت من یەکشتیکە یەک کۆمنتیکەم هەیە لەسەرەوەی کاگاری بەڕاستی ئێمە کە زۆر کە ڕەتباز لەوە ئەکەین کاگاری ئەڵێین
پەرلەمانی بریتانیا یا هەندێک شێواز لە مامەڵەکردن لە حکومڕانەتی لە بریتانیا بەو شێوەیە بۆ ئێمە نەتوانین چاو لەوانە بکەین ئەڵێن بابا کوردستان لەکوێ بەس لەوەی کە جەنابتانەتانەوێت یەکسەر بە بەراورد دەهێنیتەوە خەڵکی ئۆپۆرتونیستین هەر کاتێ شتێ لە مەسلحەتی خۆمان بێ دیفاعیەکەین وانە ئەزانی چۆنە ئێمەت بە کۆیلا یعنی تەسەوەرەکەی ئێمانان کاندامی حیزبێکین ینی کۆیلین و بەڵێ قوربان نەخێر قوربانە لەناو ئێمە من پێم وایە داهاتی کوردستان ئەو دوو حیزبە بەکاریان هانیوە بە شێوەیەکی مەدروس بۆ کۆیلەکردنی ئەم میلەتە و بۆ گردکردنەوەیان لە نێوان ئەم دوو حیزبەیە و هەر قەزەی میلەتەکەشە کەوتۆتە خەتەرەوە بەو شێوە مامەڵەکردنی ئەم دوو هێزە سیاسیەکەن و تا ئێستا ئۆپۆزیسیۆن هەیە ینی ئەوەی کە تۆ باسیەکەی ئەبێ یعنی کوردستانی عێراق من بڵێم چی سووریای زمانی بەشار ئەسەد و باوشێتی یەک حیزب هەیە و یەک دەسەڵات هەیە و کەس بۆینی قسە بکە کەس بۆینە هەناسە بە ئەم هەموو ڕۆژنامای هەیە ئەوە کەناڵی ئەهلی هەیە حیزبی ئۆپۆزیسیۆن هەیە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە تۆمانە هەمووی زەربی سفر و ئەڵی زەربی سفر نییە بەس تۆ پێڵێت بە هەوەسی خۆت بەس گوێ لێ ناگرن من دەسەڵات بەدەسەوەیە بەڵام مەسلەی ئازادی مەسلەی ئازادی بە تەنیا نییە بەس مەسلەی ئازادی علاقەی دادی کۆمەڵایەتیشەوە هەیە دادی کۆمەڵایەتی لە کوردستانە لەژێر سفرایە بەڕاستی بەڵێ زۆر سپاس کاک شۆڕش زۆر سەروەت و سامانی کوردستان بەر لەوەی بچمەلای پرسیاری میوانەکان ئێستا پێم بڵێن بچمەلای پرسیاری میوانەکان بەڵام مەبەستمە ڕایتۆ بڵێ مەبەستمە ڕایتۆ لەم پرسیارە بزانم سکرتیاری لیژنەی داکۆکی لە ئازادی ڕۆژنامەنووسان ڕۆژنامەنووسی مافی ڕۆژنامەنووسان لە سندیکای ڕۆژنامەنووسان ئەڵێت بە هەموو شێوەیەک بەرگری لە ئازادی ڕاگەاندن و کاری ڕۆژنامەنووسی مافی ڕۆژنامەنووسان دەکەین لە هەمان کاتدا دەبینی لە کاتی ڕووداوەکەی نارتیدا نەقیبی ڕۆژنامەنووسانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە لێدوانێکیدا بۆ ماڵپەڕێکی فەرمی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت ئەوە سیناریۆیە و دیارە دروست کراوە دەچینە نزیک هەفتەی شوباتەوە بۆیە ئەمە سیناریۆی بۆ ڕوژاندنی خەڵک ئەم دوو مەهەڵوێستا بە بڕای من لە یەک سندیکاوە نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسان پێوێکی بەڕێزە و خۆشمەوێ بەڵام بۆیە قسەی نەکردایە چونکە پێش هەر شتێجارێ وەکو کاک ئەریوتی تەحقیق تاو نەبووە تام دقیق کە تحقیق تاو نەبووە نازانێت سیناریۆ یا سیناریۆنی ئەوە بەڕاستیت بەکارهێنانی هەندێک لەم دەستەواژانش پەیوەندی بۆ سراعەت سیاسی وەیە کە لە نێوان لایەنە سیاسەکان ناو سندیکای بەڵێ ینی بەداخەوە کەوایە ینی بەداخەوە کەوایە بە بڕای من ئەبووە ینی نەقیبی سندیکا ئەو قسەی نەکرا چونکە بەڕسمی ئەوەی کە من بەیاننامەکەشیانم بینی لەگەڵ ئەوەیانین کە بۆ نمونە هیچ کەسێک مزایقی ئێوە بکاوەکو کەناڵێکی ئەلی لە کوردستانە کەواتە ئەبێ ئەمە ببوایەتە بەشێک لە ینی هەڵوێستی ڕسمی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ینی ئەکری ئەگەر تۆ بۆ وەکو ئێنارتی ئەتوانین بۆ مشکات لە نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسان کوردستان بۆی داوای لێ بکە 20 سەلیمێنێک چۆن سیناریۆیە کەواتە زۆر بە کورتی بوون بوورە کاتی پرسیاری میوانەکانە پێت وایە لە کاتی کەیسێکی ئاوادا مافی ڕۆژنامەنووسان و مافی بۆ نمونە گەر ئێنارتی یاخود ڕۆژنامەنووسێکی ئێنارتی ڕاگەاندنکارێکی ئێنارتی زیانێکی دەرونی یاخود مادی یاخود نەفسی شتێکی پێگەیشت بێت مافی بۆ بگەڕێنرێتەوە لە ئێستادا لە ڕاستیەوە مەسئولیەتی سندیکایە و بالمناسبە وڵاتی ئێمەش ئەوەندە بچووک نییە کە تەنها سندیکایەک حکم لەسەرەوە بدە وەزعی ڕۆژنامەنووسان کەناڵەکان چییە زیاتر لە سەکۆیەکی ترێ بۆ نمونە سنتەری میترۆ هەیە تۆ تۆماری ناکەی سنتەری میترۆ تۆماریەکەی تۆ نایگەێنیتە بۆ نمونەتەوەی گوتوەکان ئەوە ئەیگەێنێ کەواتە ئەم وڵاتە ئەوەندە یعنی بەو شێوەیە بەرتەسک نییە کە مەجای تیا بێزانیاری تیا بشاردرێت و بەڵێ زۆر سپاس بینەرانی عزیزی ئێستا کاتی ئەوەیە بچینەدای میوانەکان بۆی پرسیارەکانیان ئاراستە بکەن فەرمو فاروق فارس حەمامین پەیمانگە تەکنیکی سلێمانی بەشی ڕاگەاندن قۆناغی دوی تیڤی وڵا پرسیارم بۆ کاگاری هەرسینەیە بۆچی کاتێک کە دەزان بارودۆخێک لە بەرژەوەندی خۆیان نییە دەڵێن پەیوەندی بە ئێمە نییە واتە هاوڵاتی دەکەنە قوربانی خۆیان پەیکەری دیموکراسی وەکو چۆن لە یۆنان پێشتر پەیکەری دیموکراسی هەبووە یعنی پەیکەرێکیان دروست کردوە لێیان نووسی و دیموکراسی بەڵام لەنا ئەو پەیکەرە بۆ ئەوی ڕاوی دوژمنەکانیان بکەن بۆ ئەوی کاتێکە ئەوانەی کە ئازادی خوازن بێگومان دژی ئەوانن بێنە ناو پەیکەرەکە و یعنی لەناوەوە چی تیا بووە سەربازی تیا بووە شمشێر بەدەستی تیا بووە بۆ من وەزیفەی دەسەڵات یعنی بە ڕێژەیەکی زۆر وا ئەبینم و وەزیفەی ڕاگەاندن و کاگاری خۆی ئاماژەی پێدا بریتە لە ڕیکلامکردن بۆ خۆیان بەڵام وەزیفەی ئەهلی و میدیای ئەهلی جیاواز و گەورەترە بتەوە نەتەواتە ئەو لە چوارچوەیەکی بچووکە ڕێکخراوێکدا خۆی دەبینێتەوە بەڵام وەزیفەی میدیای ئەهلی
پانتایەکی گەورەی هەیە کە سەرجەمی کۆمەڵگە دەگرێتەوە و قسەکانی کاگاری گەر پرسیارێک تێ سوپاس دەکەم گەر پرسیارێک تێ بڵێ وڵی من پرسیارەکەم وە واقعبینی لای ئەوان بریتە لە چی واقعبینی و ڕازگۆیی من دەکەمە دوو بەش لەوانەیە کەسێک پرسیار بکە بڵێ واقعبینی و ڕازگۆیی یەک جۆر نییە نەخێر دوو جۆرە لای دەسەڵات شێوازێکە و لای ئەوانی کە میدیا هەلی و ڕۆشنبیرن بە شێوازێک لە شێوازەکان و بایەخدن بە سەرجەمی بابەتەکان و بابەتی نەتەوەی جیاوادارم کاگاری وەڵامی ئەوەشی بیتەوە بەڵێ سوپاس فەرموو بەرزانە بەکر خوێنکاری ڕاگەاندن لە کاگاری دەپرسم ئەوڵێت ئێمە نەبووین هێرشمان کە لەسەر کەناڵی NRT بەڵام بەبوونی کاکاڵۆ ئەوەی سەرمان کە پارتی دەستیە بۆ لۆ کارە زۆر سپاس فەرموو پرسیارەکەم لە کاگاریە ئارام عەبدوڕەحمان خوێنکاری ڕاگەاندن کاگاری باسیەوە دەکات کە ئێمە ڕێگەی یاسایی دەگرینە بەر واتە ڕێز یاسا دەگرن باشە بۆچی ئەوەندە ڕێزی یاسا ناگرن کاتێک کە تاوانبارەکانی حەڤەی شوبات کە ئەم تاوانانیان کرد باشە بۆ ڕێز لە یاسا ناگرن تاوەکو ئەوان تەسلیم بکەن پرسیارەکەم بەزەوانەیە سپاس بەڵێ بینەرانی ئازیز ناوبڕێ گۆرەگرین و دوای ناوبڕەکە بە پرسیاری میوانەکان بەردەوامە بین لەگەڵتان